بۆ مەبەستە میوانداری خات و چراخان خدرمان کردووە پارێزەرە لێرە لەگەڵمانە بێ زیاتر گفتوگۆکەین. خات و چراخان بخێر بێت. زۆر بەخێر بێت. سپاس دەکەین بۆ کاتی بەمە بەخشید. ڕووی یاساییەوە ئایا منداڵ تا چنێک دروستە کار بکە یاخود کاسبی بکە لە دەرەوە؟ بەپێی یاسا کارکردنی منداڵ خوار 15 ساڵ قەدەغەیە بە هەموو شێوەیە قەدەغەیەک و هەر منداڵێک لە خوار 15 ساڵەوە کە ئەبینرێت لە شوێنان لە شوێنە گشتەکان کارەکات لەلایەن پۆلیسی نەوجەوانانەوە ئەگیرێت و لێکۆڵینەوەی لەگەڵەکرێت و وە کەسوکاری ئاگادارەکرێتەوە و ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی یاسای چاودێری نەوجەوانان. لە یاساکەیە پێمانەڵێ نەوجەوان کێ؟ نەوجەوان هەموو ئەو مناڵانە ئەگرێتەوە کە تەمەنیان لە 11 ساڵ بۆ 18 ساڵە. 11 ساڵ بۆ 18 ساڵ، بەڵام لە عێراقا 9 ساڵ بۆ 18 ساڵە، لە کوردستان 11 بۆ 18. لە تەمەنی 11 تا 15 بە هیچ شێوەیەک بۆیان نییە کار بکەن و قەدەغەیە بەپێی یاساکە و پێویستە لەبری کارکردن ئەرکی دایک و باوکە کە فێری علم و معریفەتیان بکەن و بە دوای خوێندنەوە بن و ئەگەر لە 15 بۆ 18ەوە کار بکەن تەنها ئەتوانن ئەو کارانە بکەن کە دوورن لە کاری لادان، ینی تووشی کاری لادانیان ناکات، لەوانە بوون کاری دەستگێڕی سوالکردن ئەمانە ناتوانن بکەن ئەگەر لەسەر و 15 بۆ 18 بن. سوالکردن، جگەرە فرۆشتن، کارکردن لە شوێنە خراپەکانی وەک نادیەکان، شوێنی مەی فرۆشتن بە هیچ شێوەیەک ناتوانن ئەم لەو شوێنانە کار بکەن و لە کاتی دەستگیرکردنیشیانە کە دەستگیر ئەکرێن مامەڵەیەکی جیاوازتریان لەگەڵ ئەکرێت و بنکەی پۆلیسی جیاوازیان هەیە کە بنکەی پۆلیسی نەوجەوانانی پێوترێت تایبەتە بەوانە مامەڵێکی جیاوازیان لەگەڵ ئەکرێت لە چاو کەسانی سەر و 18 ساڵ. زۆر باشە. زۆر جار یعنی لەوانەیە زۆرێک لە بینەرانیش وایلا دروست بێت کێشە لە هێزی جێبەجێکردنی یاساکاندا هەیە. ینی لە ریم کوردستاندا کێ دەبێت ئەم یاسایە جێبەجێ بکات تا چەند گرنگە جێبەجێ بکرێت بۆ کۆمەلگا؟ بەڵێ، خۆی بوونی یاساکە هەدەف لە یاساکە پاراستنی نەوجەوانە. بۆ هەدەفە دانراوە کە نەوجەوان بپارێزرێت و لە کاتی هێنانی ئەو مناڵانە بۆ بنکەیەکی پۆلیس لەوێ بەڵێننامە بە دایک و باوک بڕەکرێتەوە. بەڵێننامەیان پێ بڕەکرێتەوە کە جارێکی تر نەهێڵن ئەم مناڵانیان بگەڕێتەوە سەر ئەو شوێنە گشتیانە و ئەو کاری سوالکردن و یان هەر کارێکە تووشی لادانیانەکات ئەنجامی بدەن و لە حاڵەتی دووبارەکردنەوەی ئەم کارانە لەلایەن و مناڵە و گوێپێنەدانی دایک و باوکیان ئەو کاتە دادگا بڕیاری تریان لەسەرەیات و زۆر جار مناڵەکە نایاتەوە ئەینێرێتە خانەی تایبەت تاوەکو پەروەردە و بەوەی هەز نەکەن بەرەولادان ئەچێت. هەدەفێکی تری ئەم یاسایە کە دانراوە پێش ئەوەی مناڵەکە تووشی لادان بێن هەست بکەن لادانێکی تایە ئەمان یەکسەر ئیجراتی لەگەڵا بکەن، نەک ئەوەی کە تووشی تاوانەکە بێت ئەمجا ئیجراتی لەگەڵگەن. بەڵام وەکو پێویست یاساکە هەم لە ڕووی دەستگاکانی پۆلیسەوە کە لێکۆڵەر و هەمویان کەسی زۆر باشیان تایە کە بتوانن بیان گەڕێنەوە سەر بە ئەو بارودۆخە ئاسایی، بەڵام زۆربەیان ئەزانین کە یان لە دایک و باوکیان جیابوونەتەوە یان کەسی شارەکانی ترینیانە ئێرەوە شارەکانی خوار و عێراق لێرێدا هەر ئیجراعاتێکیش بکەیتە بەرامبەری دواتر ئەوان ئازاد دەکرێن ئەگەڕێنەوە سەر هەمان شێوە. ینی ئەگەر لێرەش نەبێت لە شارەکانی تریش هەر بە هەمان شێوە دەستگیرەکرێن و ئەگەڕێنەوە ناو بنکەکانی پۆلیس ئەوان ئیجراتی خۆیان ئەکەن و بەپێی یاسا ئیجراتی لەگەڵا ئەکەن، بەڵام کە ئەگەڕێنە ناو کەسوکاریان ئەوان ناتوانن ینی ئەو ئیجراعاتە بکەن. بەڵام وەکو یاساکە زۆر باشە لە چاوەوەی کە یاساکە ساڵی 1970 دەرکراوە، بەڵام یاسایەکی زۆر پێشکەوتووە هەتا ئێستا بۆ بارودۆخی ئێستش زۆر گونجاوە. خات و چرا زۆر کات گوێمان لێ بێت یاخود بە تایبەت لە سوۆشیال میدیاوە بینین مناڵانی خوار 15 ساڵ کارەکەن ئەم دەستگا ڕاگەیاندانە هەڵێن سەرنجی خەڵک بۆ ئەم جۆرە حاڵتانە ڕاکێشن. ئەمە لە ڕووی یاساییەوە تا چەندێک دروستە؟ ئایا ئەمە ناچێتە ئەو چوارچێوەی کە برەودانە بەکارکردنی مناڵ؟
لە ڕووی یاسایەوە قەدەغەیە و تەنانەت ئاشکراکردنی ناو و نازنامەی ئەو کەسان ئەو مناڵانەش لە ڕاگەاندندا بە هەموو شێوە قەدەغەیە، بەڵام بەداخەوە ئێستا لە ڕاگەاندن پێچوانەی ئەوە ئەبینین مناڵەکە دەرئەخرێت، بارودۆخی مناڵەکە لەکوێیە، خەڵکی کوێیە، هەمووی ئەمە دەرەخرێت، بەڵام لە ڕووی یاساوە ئەمانە هەمووی ڕێگە پێنەدراون وەشیاونین و ئەو مناڵانی کە تووشی ئەو کارانە ئەبن و لەو شوێنانە ئیشەکەن سوال ئەکەن یان هەر کارێکی دوور لە بەهای کۆمەڵایەتی ئەیکەن پێویستە لەسەر یاسا کە ئیجراتیان لەگەڵا بکات بە هیچ شێوەیەکیش یاسا ڕێگە نایات کە نازنامە و شوێنی و شێوەی ئەو کەسانە دەرکەوێت و لەگەڵیشە یاسا کە بەو شێوەیە ئەتوانین بڵێن ڕاگەیاندنەکە زیاتر دەورە بینێت لە یاساکە ئەوەنەی ڕاگەاندن بە دوایە ئەڕات یاساکە وانە زۆر جار لە بنکەکانی پۆلیس بە بەڵێننامەیەک کۆتایی پێ ئەهێنن و دووبارە ئەو مناڵانە ئەگەڕێنەوە بۆ هەمان ئیش و هەر لەو شوێنانە بەردەوامە بن. بۆ بەردەوامی نەدان بەمە دەبێت چی بکریان بۆ بەردەوامی نەدان بۆی کە منداڵە نێو شەقامەکاندا کار بکات؟ زیاتر بۆ لایەنە ئابوووریەکە ئەگەڕێنمەوە، زیاتریان ئەو مناڵانە ئاوارن هاتوونەتە ئێرە یان کرێچین باوک و دایکیان نەماوە یان جیابوونەتەوە یان دایک و باوکیان ناتوانن ئیشکەن ئەم مناڵانە ئەخەنە بەر ئیش و چەند جارێکیش کە لە بنکەکانی پۆلیس ئەم مناڵانە کە ئەگیرێنەوە بەدایک بەڵێننامەیان پێ پڕەکرێتەوە زۆر جار بەڵێننامەکەش وەکووا نامێنێت سزای دایک و باوکەکە ئەدرێت کە خەرامەیە لە 100,000 بۆ 500,000 و بەمەش ینی چار ناکرێت دووبارە ئەگەڕێتەوە. بەڕای من زیاتر بۆ لایەنە ئابوووریەکەیە کە پێویستیانە کە ئەو کارە بکەن. مەبەستەکەم لە جانبی یاساییەوە چارەسەرەکری ئەمە لە جانبی یاساویەکەم جار ئەوتمان بەڵێننامی پڕێکرێتەوە کە ئەگەر دووبارەی کردەوە و ئیجراعاتی یان ئیجراتەکە چۆنە یان ئەگیرێتەوە بە دایک و باوکەکە بە خەرامەوە یاخود ئەبێ کەفالەیەکدانێن تاوەکو چەند ساڵێک ئەبێت ئەویش بە مەرج ئەوەی پەروەردەیەکی باش ئەم مناڵە بکەن و ئەگەر زانیان ئەمەیان بێسوودار بەپێی بڕیاری دادوەر ئەو کاتە ئەبرێتە خانەی تایبەت بە نەوجەوانان. زۆر باشە خەت و چرا جاری وا هەیە منداڵێک لەگەڵ باوکە ئیشەکەیان لەگەڵ برایەکی گەورەیە ئیشەکە لە شوێنێکی دیاریکراوە مەسەڵەن لە دوکانێکایە لە بۆڵێکایان شوێنێکی تایبەتیان هەیە ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە لە بەرەوەی کە سەرپەرشتیارێکی لەگەڵیان ئەمیش هەمان مامەڵی حاڵەکانی لەگەڵ ئەگەر سەر و 15 ساڵ بێ وە کارەکەی شیاو بێت وەلی ئەمری ئاگادار بێت ئەو کاتە ڕێپێدراوە، بەڵام بە هەموو شێوەیەک هەم لە ڕووی بەدەنیەوە هەم لە ڕووی دەرونیەوە بۆ خوار 15 ساڵ بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە ئەو کارانە بکە. ئەویش کارەکان یاسا دیاری کردووە کە ئەو کارانە بە هیچ شێوەیەک ناکرێت وەک سەرتا ئاماژەم پێەیە ئەو شوێنانەی کە گومانی ئیشی خراپی لێکرێت تەنانەت شوێنی جگەرە فرۆشتن مەی فرۆشتن شوێنی قمارکردن و نادیەکان و ئەو شوێنانە بە هیچ شێوەیەک ناتوانن ئیشی تیا بکەن و هەر شوێنێکی تر کە هەز بکەن خوڕەوشتی ئەو مناڵە تێگەیرێت ناتوانێت بە هیچ شێوەیە کاری تێ بکە ئەگەر تەنانە لەگەڵ وەلی ئەمریشا بێت. زۆر شتێکی دیکە هەیە بە زۆر ئیش پێکردن ینی منداڵێکەیە بە زۆر ئیشی پێ ئەکرێت ئەمە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت ئەو منداڵە دەتوانێت ئەو کاتە ئیجرات لەگەڵ دایک و باوکەکرێت یاخود بە خێوکەرەکەی هەر کەسێک بێ خزمی نزیکێتی یاخود دایک و باوکێتی ئیجراتی لەگەڵ ئەکرێت ئەگەر هات و زانرات دایک و باوکەکە ئەو مناڵی پشوێ خستووە و پشوێخستنەکەی بووە هۆی تێکچوونی ڕەوشتی ئەو مناڵە سزا ئەدرێن و غرامە ئەکرێن ئەو دایک و باوکە و لە حاڵەتی دووبارەکردنەوەی ئەم بارودۆخەیە و پشتگوێخستنی دووبارە مناڵەکە بەپێی یاسا و دایک و باوکە وەرەگیرێتەوە. ئەمە بە جهەتی داوای سزاکریان داوای یاساییەکریان چۆن چۆنیە ئەمە پۆلیسی نەوجەوان خۆیان ئەو مناڵانە ئەگرن و لێکۆڵینەوە و راپۆرتی تەواو تێر و تەسەل ئامادە ئەکەن راپۆرت ئەنێرنا بەردەم دادوەری دادگای نەوجەوانان لەوێ ئەویش بڕیار ئەیات کە مناڵەکە وەرگیرێتەوە لە دایک و باوکە یاخود مناڵەکەیان پێ بدرێتەوە بەڵام غەرامە و سزا بدرێن
ینی لەو حاڵەتەیە قانونەکە زۆر بەباشی بە وازحی ئەوەی ڕوون کردوێتەوە لە حاڵەتی پشتگوێخستنی و بەلاڕێدانی منداڵ و پشتگوێخستنی لایەن دایک و باوکەکەەوە بە پێی یاسا بووی هەیە و مناڵەوە لە دایک و باوکەکە وەرگێتەوە. باشە خات و چراخان بابەتێکی تر هەیە ئەوەیە لە هەندێک شوێنە ئەم جۆرە کەسانی کە خوار 18 ساڵن ئەم نەوجوانانە وەکو کارمەند وەرەگیرێ ئەمە لە ڕووی یاسایە چۆن مامەڵەیان لەگەڵاکریا خود وەک هەمان مافیە و کارمەندانی تریان هەیە لە مەسەلەن لە بەڕێوەبەرایەتی چاودێری دەستەبەری کۆمەڵایەتی تۆمارن یان ئەمان هەر شتێکی سەرپێیی و لە بینی خاوەنکار و ئەم کارمەندە هەیە زیاتر کارمەند هەر بڵین سەر و هەژدەیە مەگەر شوێنە شعبیەکان یان کەسی نزیکی خۆیان ئەبات بۆ فێربوونی کارێک سەر و 15 ساڵ بۆی هەیە فێری ئیشێکی سەرتاشی بێت ئیشێکی مەتعەم بێت ئەمانە ئەتوانێت فێرکات بۆت وەکو ئەوە تۆمارکردن ناشتێکی وانە ینی لە یاساکە ئاماژەی پێکرد بێت کە ئەبێت تۆمار بێت بەڵام عادەتەن ئەو مناڵانی کە تەواو تووشی لادان بوون لە کۆمەڵگا چونکە لە تەمەنێکان تەمەنی ئەم نەوجوانانە تەمەنی هەڵچوونە و زۆر جار تووشی لادانە بن کە ئەبرێنە خانەکانەوە لە خانەکان دووبارە پەروەردەیەکی تۆکمەتریان ئەکرێن و قوتابخانە و شوێنی پیشەی تازەتریان فێرەکرێت لەوێ تۆمار ئەکرێن و هەموو زۆربیان دایک و باوکیان نییە هەموو زانیاریەکان تۆمارەکرێن و لەوێ دووبارە ئەخرێنەوە بەرخوێندن ئەخرێنەوە بەرکارکردن بۆ ئەوەی ئایندەیەکیان هەبێت بەڵام ئەوانی کە لە دەرەوەن و لەگەڵ کەسی خۆیانە ئیشەکەن شتێکی وانە ینی تۆمارکردن هەموو ئەمانی کە باسمان کرد بۆ هاوڵاتیەکە کە ڕێگەزنامی عێراقیە بێت ئەگەر ئەو کەسە عێراقی نەبێت هەمان یاسا شمولەکات ئەو کاتە بەپێی یاسای جانب تەعاملی لەگەڵەکەین کارکردنەکانی بەڵام ئێمە قانونەکە باسی نەوجەوانەکات نەوجەوان کە مەبەستمانە بێ قانونەکە ناڵێت عێراقی بەیان عێراقی نەبێت باسی مەسئولیەتی جەزایی ئەو تەمەنە ئەکات کە لە تەمەنی 9 ساڵیەوە یاخود لە کوردستان کە 11 ساڵە لە تەمەنی 11 ساڵیەوە مناڵ مەسئولە لە کاروکردەوەکانی واتە لێپێچینەوەی لەگەڵا ئەکرێت و ئەگەریش ڕێگەزنامی عێراقی نەبێت ئەو کاتە بەپێی مەبدەی تەعاملی ئەو وڵاتە یانە گەڕێنرێتەوە بۆ ئەو وڵاتە خۆی دیجراتی لەگەڵەکات یاخود بەپێی قانونی ئەجانب لێرە تەعاملی لەگەڵا ئەکرێت. باشە خات و چراخان لە دوایەوەی کە دادگا بۆی دەرەکەوێت ئەم مناڵە لە دوایەوەی جارێک ئیجراعاتی لەگەڵا کراوە لێ پێچینەوەی لەگەڵا کرا بەڵام هەرگەڕێتەوە سەر هەمان کار هەر کارە نایاساییەکی پێ ئەکرێت چ خۆی بکە خۆ لایەن سەرپەرشتیارەکەی بکە ئەم لەم دوایەیە دەستگا چ ڕێکارێکە گرێتە بەریان چۆن ئەو مناڵە خاتەژێر چاودێری خۆیەوە بەپێی یاساکە لە حاڵەتی دووبارەکردنەوەی ئەو کارانە ئەگەر هاتوو خۆی بیکات یاخود بە زۆر پێی بکرێت ئەو کەسی کە بە زۆر پێیەکە خەرامە ئەکرێت و ئەو کەسش کە خۆی ئەو مناڵە کە خۆی وشە ئەخا ئەبێ بخرێتە ژێر چاودێریەوە ماوەی ساڵێک تا 3 ساڵە بەپێی یاساکە چەند غەرامەیەکیش دانراوە بۆ ئەو کەسانەی کە سەرپەرشتی ئەو مناڵە ئەکەن لە کاتی پشتگوێخستنیە ئەگەر هاتوو پشتگوێی بخەن و دووبارە بیخەنەوە سەر ئەم ئیشە غەرامە ئەکرێت و خۆی دادگای نەوجەوانان دادگای لێکۆڵینەوەی نەوجەوانان پشی لێکۆڵینەوەی هەیە راپۆرتی هەیە راپۆر لەو مناڵانە وەرئەگرێت ینی بە دوواداچوونیان لەگەڵا ئەکات و بە مەرجی پشتگوێ نەخستنی و گرنگیدان و باشترکردنی تربێتی مناڵەکان و مناڵە دووبارە ینی ئەخاتەوە بەردەستی دایک و باوکەکە و سزای گرتنی نایات چونکە بەپێی یاسا تەوقیفکردنی مناڵی خوار 18 ساڵ نییە لە کاتی سەرپێچیە بەڵام ئەگەر هات و تاوانێکی کەتن یاخود جینایەت بکات ئەو کاتە ئەتوانرێت تەوقیف بکرێت ئەگەر هات و کەفیلی نەبوو چونکە ئێمە ناتوانین مناڵە سەرپێچیەک ئەکات ئێمە تەوقیفی بکەین یاخود حکمی بین بەڵکو ئەخێنەوە بەردەستی دایک و باوک تاوەکو ئەوان بەپێی بڕیاری دادگا چەند ڕێگایەکی بۆ دائنێت کە ئەو دایک و باوکە ئەو ڕێگایانە جێبەجێ بکات ئەگەر هاتوو دایک و باوکەکەش لەوەیە باش نەبوو ئەو کاتە بڕیاری دادگا بەدوونەوە یاخود ئەوە تا سزای دایک و باوکەکە ئەیات و مناڵەکەیان لێ وەرەگرێ خاتە ناو خانەوە یاخود دووبارە سزای غەرامەیان بۆ زیا ئەکات و
بۆ ئەوەی سزاکەی توندر بێت تاوەکو باشتر چاودێری مناڵەکەیان بکەن. لە بابەتەیە هۆشیاری یاسایی تا چەند گرنگە کاتێک کە قەزەکە ڕوئایەت و دایک و باوکە بانگەکرێت تا چەند گرنگە هۆشیاری یاسایی بدرێت بە دایک و باوکەکە بۆی کە ئەمە دووبارە نەبێتەوە زۆرجار دەبینی کە دووبارە ئەبێتەوە بۆ کاری چیە کە دووبارە ئەبێتەوە ئایا زۆر بە وردی ئاگاداری یاسا و سزاکانی بەداخەوە خەڵک زۆر هۆشیارەیەکی وای نییە لەسەر ئەم یاسایە و چۆنەڵێ ئەحکامەکانی و حکومەکانی ئەم یاسایە چۆنە پێی ینی ئاستایە مناڵەکی واز لە خوێندن هێنا و خەریکی ئیشە بەڵام نازانێت لەو شوێنی کە ئیشەکە تووشی لادانی ڕەوشتە بێت وەکووتمان هەدەفی ئەم یاسایە ئەوەیە کە ئەم مناڵە پێش ئەوەی ڕەوشتی بگۆڕێت یان خۆت تووشی کەتنێک بێت تووشی تاوانێک بێت ڕێگری لێ بکات کە تۆ ئیخیتە بەر کارێک واز لە خوێندن ئەهێنێت ئەوڵی با نەخوێنێت کارێکەکات و تەمەنەکەیشی گونجاونی خیتە ئەو شوێنە گشتیانەوە تووشی چەنەها لایەنی دەرونی خراپ و شڵەژان و ناڕەحەتی ئەبێتەوە کەسێکی دڕق و بێبەزەیی و ینی احترامن دواکەوتوی لێ دەرەچێت یاسا هاتۆ ڕێگری لەمە ئەکات بۆیە ڕێگری ینی لەوە کاکە کار بکات بەڵام بەداخەوە لای ئێماڵێن با کارەکە بک با کاسبێکە بکات بەڵام نازان لایەنە نەرێنیەکانی زۆر زیاترە لەوەی کە 2 دینار بێت 1000 بێت چنێک بێ ئەو ڕۆژە پێیەکات بەداخەوە هۆشیاری زۆر کەمە بە تایبەت لە ناو دادگاکانە کە دایکەکە باوکەکەیە لەگەڵی ئەڵێ من نەمزانیەوە وایە من نردومە بۆ ئیشکردن نازانێت لەوێ تووشی چی بووە تووشی دزی بووە تووشی شەڕ بووە تووشی بریندارکردن بووە کەیەتە ناو دادگاوە دادوەر بڕیار دەرەکات کە ئەم کەسە چی لێ بکرێت دایکەکە خەفەتەخوا باوکە خەفەتەخوا هیچ ئاگاداری ئەوە نین کە ئەم مناڵەی لە دەرەوە ئەو ئیشە ئەکات قەدەغەیە بە پێ یاسا کە قەدەغە بوو ئەو کاتەش یاسا لێ پێچنەوەی لەگەڵەکە لە کاتی کردنیە ئێمە سوپاس دەکەین دەست خۆش بێت زانیارەکانە زۆر بەسوود ئینشاڵڵا بەبنێرانی هەروایە ئەگەر وتەیەکمە بێ لە کۆتایی ئاڕاستی بەتایبەتی دایک و باوکانێکی بەتایبەت مناڵێکیان هەیە لە دەرەوە لە خوارتە بە نێژدە ساڵ خەریکی کارکردن سوپاس بۆ ئێوە شێوادارم دایک و باوکان زیاتر گرنگی بەلایەنی زانستی و معریفەی مناڵەکانیان بن بە هیچ شێوەیەک نیان خەنە بەر ئەو کارکردنە بە تایبەتی مناڵی خوار 15 ساڵ هیوادارم زیاتر گرنگی بەلایەنە معریفەت و زانستەکەیان بدەن و ئەگەر لە حاڵەتی نەبوونی و بارودۆخی خراپی ئابوورینشانە نیان خەنە بەر هەنێک ئیش کە دواتر لەسەر ڕەوشت و ناوبانگیان کەوێت زۆر بەخێر بێ خات و چراخان خدر پارێزەریان خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەکە زۆر سپاس بە ئامادەبوون ئازێتمان نایە